دیسان بەزمی کاندیدە چاوگەشەکان کاندید و شووتی و پلایس ئەوە هەڵبژاردن هاتەوە ئینجا مەوزوعی دەرەجە یەکەم پێ بۆ گاڵتە و نوکتە بەخوا بابە بەزمەکە ئالێرەوە خۆشە بێ ئەوە هێشتا حملەکە دەستی پێ نەکردەوە فەڵتە و هەڵە و جە و نوکتەی کاندیدان هەرای ناوەتەوە و ئامود و بلبۆرد و دیوارەکانی شاریش هەرایان لێ هەڵساوە لەو سلێمانی حیاتەیە هەفتەیەکە فلێکسێکی یەکەتی هەرایەکی گەورەی ناوەتەوە لەسەر فلێکسەکە تەنها نووسراوە مانگی 14 هات ئەها ئەوە لەسەر وەزنی ئەوەیە کە ئەیوت خۆتان لادەن فستق هات وڵا دواتر بانن لەک مانگی 14 و فستق نەبوو کە ناوەکەی ئاشکرا بوو لایەک لە خەڵکی ئەو سلێمانیە قرتاون لە پێکەنینە کاتێک سمێڵ بابڕێکیان بینی تۆ واز لەوە بێنە ئەوە ڤیدۆی کاندیدێکی پارتی خۆشترە ئەها کچێکی گەنجی کەشخەیە جا لەم کۆمنتایە بۆیان نووسیوە بەخوا ئەم پارتێش سەیرە هەموو جار بەمانە ئەمان خەڵەتێنێت لە بانگەشە بەرخێک و لە پەرلەما چی؟ پیاوێکی پیری کەچەڵ ترسان بابەم زانیشتی تر نووسراوە ئالەمانەش گەڕێتخوا تۆ وەرە تەماشای گوڵەخانە و حسک ئەڵێ هەموو دنیا چاوی لەسەر گوڵەخانەیە لەم حملە ئینتخاباتەیە کەچی کاکە حەمە چۆتە دەباشان لا حەولە وەلا قووەتە ئیلا بیللا ئەوە سەرۆکی لیستەکەی کاکە حەمە نووسی بووی دەنگم پێ بدەن لە پەرلەمانی عێراق بە کوردی قساکەم ئەو دکتۆر موسەنا زاڵمەش وەڵامی دا بۆ وتبووی وەڵا براگیان مەگەر گۆرانی پێ بڵێ جا بیهێنە پێش چاوی خۆت فەرهاد لە پەرلەمانی عێراقا بە کراسێکی شینەوە کراز ڕەشەمان بۆ بڵێت ئەڵڵا ئەڵڵا ئەمانش قیروسیە دانەیەک هەیە لەو هەولێرەیە کاندیدی پیجێکە نووسیوێتی ئەندازیاری تەوتین یا ئەڵڵا ئەوەکەی سلێمانیش وای نووسی بوو باشە ئەمانە تەوتین بە بینە و خانووە زانن وا موهەندیسی بن جا موهەندیسەکەش بەلایەک بەس پێم بڵێن تەوتین کووە تۆ کە موچەکەت بە هەژمار وەرئەگری چۆن لە ڕۆدیەت بڵێیت من موهەندیسی تەوتینم هەی خوا عەفوتکە کوڕە قسەم پێمەکەن تو زاتی خوا ئەوە دانەیەک لەسەر فلێکسەکەی ڕسمی بە فلتەری دانابوو نووسی بووی لە پێناو ئایندەیەکی ڕوون دەنگم پێ بدەن گەنجێکی عەجوولیش بە ماجیک لە ژێرەوە بۆی نووسی بوو ئایندەمان ڕوونە وەک فلتەرەکەی جەنابەت ئەها خەجاڵەتم بەس دانەیەک نووسیوێتی یەک پەنجە و یەک ڕۆژت بۆ من یەک دەسوهین 4 ساڵم لەسەر تۆ ئەستەغفیرەڵڵا مەبەستی شاعیر ئەوەیە یەک پەنجەی شایەتومانی بۆ بکە بە مرەکەبەکەیە ئاها ئیتر 4 دانە ساڵ هایلایڤ لەسەر عایدی جەنابی گێژاژی بەڕێزان ئیتر قسەم پێنەما تا بەرنامەیەکی تر بۆ خوایەتان ئەسپێرم کە هیچی بیر ناچێت هەر خۆی 4 ساڵی تری بانگەشەشە بمێنن بەخێر تا ئەڵقەیەکی تر و گاڵتە لەگەڵ کاندیدەکانی تری چاوگەش